جەژن نزیکە و موچەش هیچ خەبەرێکی نییە. کاسبکارێکی ناو هەولێر ئەڵێت لەوەتەی هەم بازاڕی هەولێرم بەو چۆڵیە نەبینیوە. لە سلێمانی باڵ و گۆشت برشاندن هەروەها نێرگلە کێشانیش لە ئەزمەر و گۆیژە قەدەغە کرا چونکە ئەڵێن مەترسی سووتانی لەسەرا. سڵاوتان لێبێت. موچەی مانجی پێنجی فەرمانبەر و موچەخۆرانی هەرێم هەروە دێ دوا ئەکەوێ هیچ هیوایەکی ئەو تۆش نییە کە بەم زوانەدا بەش بکرێت. ئەمە لە کاتێکدا جەژنی قوربان لەبەر دەرگەیە و ماڵ و منداڵ جل و خواردن و کەلوپەلی جەژنیان ئەوێت. چەند ڕۆژێکی کەم بۆ هاتنی جەژنی قوربان ماوە بەڵام بازاڕەکانی هەولێر هێشتا بێکڕیارن، دوکانداران نیگەرانن. 964 لەگەڵ دوکاندارانی هەولێر قسەی کردووە. شێوا و عەبدوڕەحمان کە دوکانی چەرەزاتی هەیەڵێت بازار تابڵی چۆڵە بەتوانجی شۆ ئەڵێت خەڵک هێشتا چەرەزاتی جەژنی ڕەمەزانیان ماوە و پارەیان نییە تاکو هی تازە بکڕن. بێموچەی کاریگەری بەسەر بازاری سەوزە فرۆشانیشدا هەیە کە پێداویستێکی ڕۆژانەیە ئەوەتا مەحموود کەمالی سەوزە فرۆش بۆ 964 ئەڵێت وەزعەکە باش نییە وەک ساڵی پار و پێراریش نییە، هەموو ڕۆژێک لە زەرەرداین. هەروەها عەباس ساڵحیش کە لە ساڵی 91ەوە لە بازاری هەولێر دوکانی هەیە ئەڵێت لەوەتەی لە بازارم بێ بازاری وام لە هەولێر نەبینیوە. دوای زیاتر لە 3 مانگ لە وەستانی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ بە بڕیاری وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بڕی 5 ملیار دینار بۆ پرۆژەکە خەرج کرا لە کاتێکدا کۆمپانیای جێبەجێکار داوای 10 ملیار دیناری وەک پێشی نەکردبوو. لەگەڵەوەشدا بڕیارە سبەی کارکردن لە پرۆژەکە دەست پێ بکاتەوە. زیاد جاندار بەڕێوەبەریاتی ئاوی چەمچەماڵ بە 964 بێت لە سەدا 6 کارەکانی ئەم پرۆژەیە تەواو بووە. بەهۆی نەدانی شایستەدارەی یەکانیشەوە کۆمپانیاکە کارەکانی ڕاگرت بوو. لە ڕێگەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 5 ملیار دینار پێشینەیەکی بۆ خرج کراوە تا دەست بە کارەکانی بکاتەوە و تیشی بڕیاریان داوە مانگانە لە کاتی خۆیدا پێشینێک بۆ پرۆژەکە تەرخان بکەن بۆ ئەوەی دووبارە دووچاری لە کاروەستان نەبێتەوە. بە قسەی بەڕێوەبەری پرۆژەکە کۆمپانیاکە لە جێبەجێکردنی ئەو بەشەکەمەی پرۆژەکە زیاتر لە 5 ملیار دیناری خەرج کردووە. پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان کۆتایی بە گرفتی کەم ئاوی لە سنووری قەزای چەمچەماڵ و دەوروبەری ئەهێنێت بێگومان ئەگەر تەواو بکرێت. بەرپرسانی سلێمانی بڕیاری توندیان دەرکردووە بۆ پاراستنی هەردوو چیای گۆیژە و ئەزمەر لە سووتان. هۆشداری ئەوە شەدەن ئەوەی پابندی بڕیارەکانیان نەبێت بە یاسا مامەڵەیان لەگەڵ دەکرێت. گۆیژە و ئەزمەر باسیەکانی سلێمانی ناویان دێت خزمەت بە شارەکە ئەکەن بە تایبەتی بەهۆی دارستانەکانی سەر ئەو دوو شاخە. بۆیە بەڕێوەبەریاتی دارستان و پاوانیم پارێزگایە ئەمڕۆ بڕیاریدا کردنەوەی ئاگر بەدار و خەڵوز بە هەموو شێوەیەک لەسەر ئەو دووچایە قەدەغەیە. دانان و کێشانی نێرگلە لە دامێن چیاکانیش ڕێگەی پێنادرێت. هەروەها ئەوە نەما تا درەنگانی شەویش لەوێ بە کەیفی خۆتان بمێنەوە. لە سەعات 11ی شەو دەبێت هەردوو چیاکە چۆڵ بکرێن. ئاوارە ئەحمەد بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی بە 964 وێت بۆ جێبەجێکردنی بڕیارەکان لیژنێکی ئەمنی و پۆلیسی دارستانمان لەگەڵ ئەبێت. هەر کەسێک پابند نەبێت بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ ئەکرێت. بەڵام ئەوە شەڵێت هەوڵ ئەدەن هاوسەنجیەک لە نێوان پاراستنی شاخەکان لە سووتان هەروەها ڕاگررتنی دڵی هاوڵاتیان و گەشتیارانی دروست بکەن ئاشکراشی کرد. ئێستا کار دەکەن بۆ دروستکردنی ئاگر بڕ بۆ ئەو دوو شاخە. پلانی ئەوەشیان هەیە گۆیژە و ئەزمەر بە کامێرای چاودێری کۆنتترۆل بکرێن و ئامێری ئاگر کوژێنەوەش لە چەند شوێنێکیان دابدرێت. هاوڵاتێکی خۆبەخشی دووس خورمات و بە هاوکاری شارەوانی شوێنێکی تایبەتی بۆ فڕێدانی پاشماوەی قوربانیەکانی جەژن دیاری کردووە. داوا ئەکات چیتر پاشماوەکان لاسەر شەقام و پرۆژە خزمەت گوزاریەکان فڕێ نەدرێن. ئەکرەم عەبدولکەریم ئەو هاوڵاتیە خۆبەخشەیە کە شوێنەکەی دیاری کردووە بۆ 964 وتی ساڵانە لە کاتی قوربانیدا شەقام و کۆڵانەکان تەنانەت پرۆژەی ئاوی قەزاکەش هەروەها گۆڕستانەکانیش پڕ دەبن لە پاشەڕۆی ئاژەڵ. بۆیە بە هاوکاری شارەوانی بۆ ئەمساڵ جێگەیەکمان لە پشت گۆڕستانی شەهیدان و نزیک چیای هەنجیرە دیاری کردووە. داواشەکات خەڵک لە چەند ڕۆژی داهاتوو پاک و خاوێنی شار ڕابگرن و پاشەڕۆی قوربانیەکانیان ببەنە ئەو شوێنەی کە بۆیان دیاری کراوە. داوا لە مامۆستایانی ئاینیش ئەکرێت لە وتاری جەژندا خەڵک ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی وەک ساڵانی پێشوو گۆڕستان و پرۆژەی ئاو نەکەنە ئامان چونکە
ئەمە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی بۆنێکی ناخۆش و کێشەی تەندروستیش دروست دەکات. هەر لەسەر بابەتی جەژن نزیک ئەمێنینەوە چونکە جەژنی قوربان چەند ڕۆژێکی ماوە و لێوە نزیکین. پێم لێری 1964 چۆتە مەیدانی ئاژەڵان لە هەولێر. ڕەنگە زۆر بەمان بزانین ئەو زانیاریەمان هەبی کە چه ئاژەڵەیەک بۆ چەند کەس ئەتوانێت بکرێتە قوربانی یاخود ئەو ئاژەڵانەی کە مەرجی بوونە قوربانیان هەیە کامانن. پێم لێری 1964 بە وردی زۆری ئاژەڵەکان هەروەها تەمەنیان چەند بێ بۆ چەند کەس بێ یەکێک لەوانەی کە بێجگە لە مانگا و مەڕ و بزن و باڵێن ئەو شتانە ئاژەڵێکی دیکەش هەیە بە هەمان شێوە بۆ قوربانی ئەبێ ئەویش وشترە. وشتر چەند مەرجێکی هەیە بۆ قوربانی. پێیان لێرمان لە هەولێر ئەوە بە وردی بۆتان ڕوون ئەکاتەوە بە تایبەتیش بۆ ئەو کەسانێک کە خوازیارن لە جەژنی قوربانی پیرۆز قوربانی بکەن. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.